الله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواي پروردگار لقرآن پیروز أي فرمي وباشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم وخرابترين ريقا أو ريقايانيه كبيچواني ريبازي پیغمبر صلى الله عليه وسلم. هر لادانيك للريبازي پیغمبري خوا صلى الله عليه وسلم بم لا يبي يعني بلاي تندرويها بي يعني بلاي شل رويها بي نكبتي وبدبختي خوش وسكانم لدنيايا قرب سري بخاونكاني بدي أهيني ولا قيامة شار الرشية. خوا بنام أمدام برزانم روجو فرزكاني بريتين لماني خوارا وخوش وسكانم. يكم نيت فرزكي قورية لفرزكاني روجو، نيت فرزكي قورية لفرزكاني روجو. بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي: من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کسی اگر رمضان روجو بگره بنیتکی پاکوا باوری هبه بالروجو ونیتکی تواوی هبه بو خواي پروردگار ایگره، خواي تعالی ایکات کفارتی گناحکانی لحمو گناحکانی خوش هبه. هر کسی روجوی مانگی رمضان بگره نيتي او بي خواي پروردگار لي قبولي كان لبر خاطر هيچ نبي وكو او كابرايا نبي كالي من خلق روجو اقرم منش روجو اقرم عيبا نيقرم قد اولا ميشكي خوتان دركن عيبا لمسائل عبادات نية عادتو عرف باوكم ودايكم ايقرن منش لقلي انا ايقرم نا او بخانا لا لبر خاطري خوا بس بو خوا ما بس تان او بي عبادتي خوا اكن خوا بقري تولى خواردنو جماع كردن يعني او شتانيك شهوتي انساني بيتير ابي لا يعني جنسيه خود بقري تولى خواردن همو جوركاني لخواردنوا ولا جماع كردن. اما انا فرض ابي انسان لكاتي الرجوع بجي بيني حتى وكو لبيانيوا لنجي بيانيوا لبانجي بيانيوا حتى وكو بانجي مغرب. سنة كاني الرجوع خوش يسكانم يعني او كاتي توبه الروجو چی سنة بيكي. طبعا الروجو قوتابخانەیەکی پەروەردەییە، قوتابخانەیەکی ئەخلاقیە پەروەردەت ئەکا. ئینسانی ڕۆژوان ئەبێ کردارەکانی و گفتارەکانی بە پێی شەریعەت بێ. يعني تو ئەو مانگە لە ساڵێکە یەک مانگ لەم ناوەندی ڕاهێنانە لەم مەرکەز تەدریبە خۆت ڕائەهێنی بۆ ئەوەی لە یان زەمانەکەی تریشە ببێ بە ئینسانێکی باش. زوانت و هەروەها کردەوەکانت، زوانت کردەوەکانت. بۆ نمونە بە هیچ شێوازێک تۆ غەیبەت ناکەی، بوختیان ناکەی، درۆ ناکەی، گوێن نادەی، قسەی ناشرین ناکەی. والله برزان ام قسە لە من وەربگرن، والله قسم بەو خوای خەڵقمانی کردووە نەک ڕۆژێ هەموو ژیانت بە ڕۆژوو بی غەیبەتێک ناسڕێتەوە. يعني لەوانەیە ئەم قسەتان نەبیستی بێت تا ئێستا. هەموو ژیانت بە ڕۆژوو بی یەک بوختیان ناسڕێتەوە، یەک بوختیان ئیلا خاوەن بوختیانەکە گردنت ئازاکە یان لە ڕۆژی قیامەتە گوێچکت بە ئەدەن حەقی لێکەنەوە. ئەیتر حەزیەکەی ببە بە ئەولیا نایسڕێتەوە. ئیتر قیمەتی نییە بە هەر لە مزگەوت بی کۆتری مزگەوت بە، کۆتری مزگەوت بە هیچ سوودی نییە، هیچ سوودی نییە. ئەو زمانە پیسە کە ئاگات لێی نییە وەکو ئەژدیها ئەدا پێێتەوە هەر ئەوەنە حەساوە لە دەمت دەرچوو قسەکە ئیتر دوای ناشگەڕێتەوە، دوای ناگەڕێتەوە. چی ئەەکەی؟ یعنی وەکو وایە فیشەکێک تۆ پەنجەت نابێت فەنگەکەیە فیشەکەکە دەرچوو دوایی دەست نادرێتە بەردەمی. ئیتر ئەو فیشەکە ئەدا لە کابراو ئەیکوژێ. ئاگاتان لە زمانتان بێ. ئەمە زمان هەروەها کردارەکانیش
هەروەها کردارەکانیشمان خۆشەویستەکانم ئاگامان لە کردارەکانمان بێ، ئازاری کەس نەدەین، لە کەس نەدەین. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لەو حەدیثە ئیمانداری ڕاستەقینە ئەو ئیماندارەیە کە مسلمانان لە زمانی و لە دەستی پارێزراو بن، مسلمانان لە زمانی و لە دەستی پارێزراو بن. جاری وهەیە کابرا بە زمان فیتنەیەکەکە، بە زمان یعنی خەبەرێکە گەێنێ، خەبەرێک بڕێ درۆشە خاتە سەری، یان بەدەست راپۆرتێک ئەنووسێ و بە پەنجەکانی خۆی تەوقیعێکە، یان بەدەست ئەدا لە کەسێ ئازاریەدا. ئەمانە هەموو ئینسان لە کاتی ڕۆژوە ئەبێ هەوڵ بدا خۆی بپارێزێت تاوەکو ڕابێ لە کاتەکانی تریشە عینەن حەساب ئەوە بکە. لە ئادابەکانی ڕۆژوو خۆشەویستەکانم طبعا خەڵک زۆر لەم بوارە پرسیارەکە. مثلا برادرێک پرسیاری لە من کرد ئەو ڕۆژە، مامۆستا ئەگەر من بە مۆبایل چات بکەم لەگەڵ کچێکە یان کچە ئەڵێم بە مۆبایل چات بکەم لەگەڵ کوڕێکە و هامە بە ڕۆژەکەم بەتاڵە بێتەوە، لا حول ولا قوة إلا بالله. تو هایتە ڕۆژوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کابرا هات لێت بدا و شەڕت لەگەڵا ئەکا، تو ئەڵێی دەست ئەگریت و ئەڵێ هامە ڕۆژوو، جوابی نادەیتەوە. ئەی تۆ نازانم خۆتان جواب بنەوە کەسێک کە کاتەکانی ڕۆژی بە ئەو شتانە ئەباتە سەر، یعنی ئیتر ئەو ڕۆژوە ئەبێت چۆن ڕۆژوویەک بێ، ئەبێ ئەو ڕۆژوە چۆن ڕۆژوویەک بێ. لە کاتی ڕۆژووە ئینسان خێر و سەدەقات چاکەکردن زۆر گرنگە، هاوکاریکردنی خەڵک بە هەموو شێوازێک، بە دەم بێ، بە زمان بێ و هەروەها بە کردارەکانیشت بێ. هەوڵ بدە حتا پێت ئەکرێ هاوکاری خەڵک بە، قسەی چاک بکە، نەسیحەتی خەڵک بکە، ئامۆژگاری خەڵک بکە، هەروەها بەدەستیش خێر و سەدەقات بکە. برینە حەقا ئێمەی مسلمان لە کاتی ڕەمەزانە ڕۆژ نەبێ خێر نەکەین، چونکە خەیری ڕەمەزان زۆر فەرقی هەیە لەگەڵ کاتەکانی ترە. خێر و سەدەقەی ڕەمەزان زۆر جیاوازە لە کاتەکانی ترە، جیاوازە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر سەخی بووە، بەڵام لە ڕەمەزانە زۆر زیاتر سەخی بووە، لە بای تیش سەخیتر بووە، یعنی فرسەتە ئینسان لە دەستی خۆی نەدا. زوو فتارکردن سنتي پیغمبر صلى الله عليه وسلم لا يزال الناس بخير ما عجلوا الفطر، بردوام خل خيرا حتى وكو زو فتار كان. يعني پیغمبر صلى الله عليه وسلم بس يويا كزور عزيتي خوت ندي هني كسي الكعكه بلمني با مسجتا برسيمني نبره كبانجي يواريدا يكسر لقل بانجي يواريا سي خرما يان اگر دست نكوت پرداخي او بخوروا. اما سنتي پیغمبر صلى الله عليه وسلم اهمالي تيامك وباشترين شتيش خرمايا باشترين شت كالرجوع في بشكيني سنتي پیغمبر صلى الله عليه وسلم بخرمان بوا انسان ام سنته اهمال نكاد لكاتي فتاره سنته انسان دعاء بكا پیغمبر صلى الله عليه وسلم فير معنى ذكر دعاء او كاتانه جواز لقل كاتكاني ترى ور اجيري خوش يسكانم على الأقل مثلا أم دعاء يبلي ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله بلي أوتي نيوتي شكا رقكاني لا شم تيربون وإن شاء الله أجركيشم لا إخوة تعالى بنسراوة إتر هر ذكري هر دعايا كهتانا خوشويسي يكتان نخوشو بيويسي بدعاي خيرا ألو كاتا دعاي بوبكن بۆ نمونە تۆ خۆت گەنجی و حەزەکەی ژیانی هاوسەرەتی پێت بێنی و ڕێک ناکەوێ دوعا بکە. بۆ نمونە مناڵتان نابێت دوعا بکە. ڕاستە ئێستا زۆر کەس داواکەم خوا مامۆستا دوعامان بۆ بکە مناڵمان نایە دوعامان بۆ بکە زۆر کەس مامۆستا نەخۆشمان هەیە دوعامان بۆ بکە. ڕاستە دوعای مامۆستا و بە جەماعی و مسلمانان ئامین بکەن زۆر گەورەیە بەس دوعای خۆت بۆ خۆت لە هەموو دوعایە باشترە. خۆت صالح بکە. من تەجروبەی زۆرم بووە هەر ژیانی خۆشمە داوام زۆر لە مسلمانان کرد و دوعام بۆ بکەن لەوانەیە وەک ئەو شێوە نەبێت کە خۆم بڕیارم داوە شەوان هەڵسم و شەونوێژی بکەم و عیبادەت بکەم و بلاڵچێمەوە شەوان لە خوای پەروەردگار. خوا پێی خۆشە کاتێک موسیبەتێکمان بەسەرا دێنێ کاتێک شتێکمان لێ ئەگرێتەوە خوا پێی خۆشە بمان بینێت ئێمە عیبادەتی یەکەین. خوا پێی خۆشە بمان بینێ ئێمە لە ئەو ئەپاڕێینەوە
زەلیلی بۆ ئەو ئەنوێنین. ئەوە زۆر گرنگە بەڕێزان، بینی خۆت چاکردن لەگەڵ خوا، ئەوە مهمە، ئەوە مەبەستە دوعایە. هەروەها بەڕێزەکانم بوتم دوعا طبعا حديثێکمانەیە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم ثلاث دعوات مستجابات، سێ دوعا هەیە مستجاب. یەکەم دوعای ڕۆژوان، دووهەم دوعای مەظلوم، سێیەم دوعای مسافر ئەوەی کە ها لە سەفەرە. لە ڕیوایەتێکی ترا دوعای ئیمامی عادل، ئەگەر کاربەدەستێک هەبێ عادل بێ و دوعا بۆ ملەتەکەی بکە یا دوعا بۆ خۆی بکە، زۆر گەورەیە، زۆر گەورەیە. چونکە کاربەدەست براینە ئیسە من ئەگەر چەندێ پیاوێ باش بم خۆم بەتەنیا یعنی باشیەکە لەوانەیە بۆ خۆم و بۆ مناڵەکانم بێ و بۆ دەوروبەرەکەم، بەس کاربەدەستی وڵات، بۆ نمونە ئیسە ڕئیسی کوردستان، بۆ نمونە ڕئیس وزەرای کوردستان، بۆ نمونە وەزیرێک سەیرەکەی دەیەها خەڵک بەڵکو سەدەها خەڵک بەڵکو ملیۆنەها خەڵک ئیسفادەی لێەکە ئەگەر پیاوێکی باش بێ و عادل بێ. لەبەرەوە دوعای ئەو 100% گیرایە ئینشاءالله. هەروەها پارشێوکردن، قەت مەڵێن پارشێو ناکەین، پارشێو بکەن، پارشێو سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بەرەکەتیشی تایە، بەرەکەت لە پارشێوکردنایە. هەڵسە لە کاتی پارشێوە ئەگەر قومێک ئاو بێ، پەرداخێک ئاو بێ، چەند خورمایەک بێ، با بزانن یەکێ لە سونەتەکانی پارشێو خواردنی پارشێو خورمایە. تا ئێستا خەڵک وازانێ بەس لە کات فتارە خورما سونەتە. خورما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێن نعم سحور المؤمن التمر، باشترین پارشێوی ئیماندار خورمایە. یعنی خورما بۆ پارشێویش دانن، شتێکی زۆر باشە. من خۆم تەجروبەم کردو، بڕاتان بێ یەکەم جا کاتێ و حەدیثەم بینی زۆر عەجایبم هات، وتم تۆ بڵێ چۆنە. ئەو ڕۆژەی کە خورمام خوارد بۆ پارشێو حەستم کرد نەتیریم و نەبرسی. زۆر عەجیبە براینە، تەجروبەی بکەن، ئەم شەو تەجروبەی بکەن لە پارشێوە ئینشاء الله تعالی. زۆر گرنگە بەڕێزانم. پارشێوەکەتیش تا دوا بکەوێ باشترە. یعنی لە حەدیثە هاتووە زەیدی کوڕی ثابت ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەرا پارشێومان کرد، دوای ئەوە هەڵساین بۆ نوێش. سەحابەیە وتی لە بینی پارشێوەکە و لە بینی بانگەکە چەندێک بوو؟ فەرمووی بە قەدەری خوێندنی 50 ئاەت، یعنی ئەو پەڕی 5 دقە تا 10 دقە. یعنی ئەوە نەدوای بخەن، نەک هەر سەعات دوی شەو هەڵسی پارشێوە بکەی. ئەو پارشێوە وەک ئەوە نییە درەنگ بیکەی، چونکە زیاتر بۆ لاشە ئەوە باشترە. و کاتی پارشێوە کاتی فتاریش بەڕێزان تێر مەخۆن. ها حديث هاتوه پیغمبر صلى الله عليه وسلم فرميه ما ملأ آدمي وعاء شرا من بطن. پیغمبر فرميه صلى الله عليه وسلم انساني آدمي هیچ قاپێکی پڕ نەکردووە ئەوەنەی مەعیدەی خراب بێ. يعني تۆ لە ژیانتە قاپت زۆر پڕ کردووە، بەس خراپترین قاپ کە پڕت کردووە مەعیدەتە. بەسە بۆ بانی ئادەم پیغمبر فرميه صلى الله عليه وسلم چەند تیکەیەک پشتی ڕاستکاتەوە. ئەگەر حەز زۆر ناچار بووی مەعیدەت بکە 3 بەشەوە، بەشێکی بۆ خواردن، بەشێکی بۆ خواردنەوە، یعنی بەشێکی خواردن، بەشێکی ئاو خواردنەوە، و بەشەکەی تریشی دانە بۆ نەفەس، بۆ هەوا. ئەمە بکە براینە، ئەم سنەتە تطبیق بکە. طبعا من زۆرم لەسەر خوێندوتەوە. ئەم سنەتە تطبیق بکە، دڵنیابە کەمترین نەخۆشی ئەگری لە ژیانتە، کەمترین نەخۆشی ئەگری لە ژیانتە. براینە جاران مسلمانان کەمترین ملەتانی جیهان بوون لە مەسەلەی نەخۆشیە، یعنی کەمترین نەخۆشی لە وڵاتی ئیسلامە بوو جاران کاتی ئەم سنەتە تطبیق ئەکریا. ئێستا زۆرترین وڵات کە وڵاتانی جیهان کە نەخۆشی تایە وڵاتانی ئیسلامە، چونکە ئەم حەدیثە لە ئومەتی ئیسلامە تطبیق ناکرێ. بەداخەوە ئەڵێن هەوڵ بدەین خۆشەویستەکانم ئەم حەدیثە تطبیق بکەین لە ژیانمانە. ئیتر پێویستت بە ڕێژیم نییە بڕۆیتە لە ئەم دکتۆرەکە ئەو دکتۆرەکە و دەرمانت باتێ و نازانم چیات، تۆ ئەم حەدیثە تطبیقکە پێویستت بە هیچ نییە. والله پێویستت بە هیچ نابێ ئیلا بە ڕەحمەتی خوای پەروەردگار نەبێ. حتا ئەو ڕۆژە مەگەر نەخۆشی مەرگ هات ئەوە تر کەس ناتوانێت بیگەڕێنێتەوە. ناندانی ڕۆژوان زۆر گرنگە خۆشەویستەکانم، نانی ڕۆژوان بدەین. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ نانی ڕۆژوانێک بدا بەشدارە لەگەڵێ لە ئەجرەکەیە، حەز ئەکەی ڕۆژانە لە جاتی 1 ڕۆژ و 2 ڕۆژوت بۆ بنووسرێ، حەزەکەن نانی ڕۆژوانێ بدە. بە خێزانەکەت بڵێ ئافرەت
یەک تۆزێ مەسەلەن خواردنێکی باشەکەن لە ماڵەوە بڵێ ئافرەت تۆزێ زیاتریکە با قاپێکی بنێنی بە ماڵ دراوسێکەمان ڕۆژانە مەثەلەن خوای تەعالا پێتەدا ئەو ڕۆژە ڕزقت باشە ئەمە زۆر یعنی براینە ئەگەر تۆ نیەت بێنی حەل لە بەیانیەوە دەرچوویتت ئەگەر ئەمڕۆ مەسەلەن تۆزێ زیاترم بۆ هات بەشی خەڵکە دەم بەخوا دڵنیا بەخوای گەورە بۆ تێنێرێ ئەگەر ڕۆژانە تۆزێ زیاترت بۆ هات لەو ڕزقەی کە خوای تەعالا ئەینێرێ هەوڵ دە بەشی فەقیر و هەژاری لێ بدە خەڵکی فەقیری لێ بێبەش مەکە حتا مەرج نییە فەقیر ئێوارە لەگەڵ خۆتا قاپێ خورما مەثەلەن دێنی لە مزگەوت ئەیدێتە 5-6 نەفەر لەگەڵ تا ڕۆژوەشکێن ئەمە زۆر گرنگە و زۆر پێویستە داواکارم خوای پەروەردگار بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ایمان بخاتە دڵەکانمانەوە دامەزرامان کە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە ڕۆژوو و عیبادەت و تاعەتی ئەم مانگی ڕەمەزانەمان لێ قبول بکەی یا ڕەبی خوایە تەراویحەکانمان لێ قبول بکەی یا ڕەبی خوایە ڕۆژوەکانمان لێ قبول بکەی دوعاکانمان زیکرەکانمان سڵاواتەکانمان قورئان خوێندنەکانمان یا ڕەب العالەمین خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت لە مردووەکانمان خۆش ببی یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردین بە تایبەتی ئەوانەی ئەهلی ئەم مزگەوتە بوون بەڵام ئێستا بەهۆی نەخۆشیەوە نەیانتوانی ئامادە ببن یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی بەزەیت پیانە بێتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت گەنجەکانمان هیدایەت بدەی ڕەحم بە ماڵ و مناڵمان بکەی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری کاربەردەستانی ساڵح و دادپەروەر بکەی یا ڕەب العالەمین ئامین ئامین خۆشەویستەکانم هەر لەو ئاداب و سونەتانەی شەوانی ڕەمەزان یان ڕەمەزان مانگی ڕەمەزان حەریص بوون لەسەر نوێژی تەراویح بڕێزانم نوێژی تەراویح لە دەستی خۆتان مەدەن نوێژی تەراویح بەکەم مەزانن ئەگەر لە مزگەوتیشان نەتکرد لە ماڵە هەر بیکە لە ماڵە ئەو شەو نوێژیە بکە شەو نوێژی ڕەمەزانان جیاوازە بڕێزان جیاوازە بەڵام لە مزگەوتە خێرەکەی زیاترە لە مزگەوتە خێرەکەی زیاترە ڕەسوڵ الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ لەگەڵ ئیمامە دەست بە تەراویح بکە و لەگەڵ ئیمامە تەواوی بکە ئەو شەوە کامل بە شەو نوێژی بۆ نووسرێ دووارە یەکەمەوە طبعا دوو حەدیثمان هەیە لەم بارەوە هەردووکیتان عەرزەکەم ئەمە یەکەم یانە ئەگەر ئەتەوێ شەوەکەت بە کاملی بە عیبادەت بۆ بنووسرێ طبعا هەتا شەوانی قەدریش ئەگرێتەوە ئەمە ئەگەر مەسەن زەرامێ مەجالی نییەش شەو دانشێ یان مەسە شەو نوێژی بکە بەهۆی هیلاکیەوە بەهۆی ماندووبوونە بەهۆی ئەوەی شەوگار کورتە ئێستا تەراویحەکە بکە لە ئەوەڵەوە هاتی لە مزگەوتە لەگەڵ مامۆسای مزگەوتە دەست پێ بکە و لەگەڵ مامۆسای مزگەوتە کۆتایی پێبێنە یعنی ویترەکەشی لەگەڵا بکە ئەوە شەو نوێژەکەت بە کاملی بۆ ئەنووسرێ ئەمە حەدیثمان لەسەری هەیە ئەگەر ئەتەوێت شەوەکەت کامل بۆ بنووسرێ ئەوە بکە ئەگەر ئەمەتیش پێ نەکرا خۆشەویستەکانم حەدیثێکی ترمان هەیە بەڵام ئەمە بۆ غەیری ڕەمەزانیشە بەس من عرضتان یەکەم تا ئیسفادەی لێ بکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ نوێژی عیشا و نوێژی بەیانی بە جەماعەت بکە ئەو شەوەی بە کاملی بە شەو نوێژی بۆ ئەنووسرێ بە عیبادەت بۆ ئەنووسرێ نوێژی عیشا و نوێژی بەیانی جا تۆ ئەوەش بکە و تەراویحەکەش لەگەڵ ئیمامە دەست پێ بکە و لەگەڵ ئیمامە تەواوی کە ئەم خێرێکە بەڕاستی ئینشاء الله لە قیامەت ئایبینی تۆ چەند گەورەیە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەمەزانان زۆر جیاواز بووە بە تایبەتی دەشەوی ئەخیری خۆی ئامادە کرد خۆ ئامادەکردنێکی تەواو و بە تایبەت حتا نزیک بووە تۆ لە ئاخیرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر خۆی بتەوە کرد زیاتر خۆی توند و تۆڵە کرد حتا لە ئەخیرا شەوان هەر نەئەخەوت هەر خەریکی عیبادەت خۆی و ماڵ و مناڵیشی خەریکی عیبادەت بوون حتا ئەی فەرموو ئەگەر تەمەنم درێژ بێ و ساڵی تر بمێنمەوە 20 شەوی ڕەمەزان ناخەوم ئیتر عیبادەتە 20 شەو بەڵام تەمەن مەجالی نەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە بکە ومانەوەت لە مزگەوتە هەرچەندی ئیعتیکاف بکەیت و لە مزگەوتە بمێنیتەوە ئەوەنە ئەجرەکەی زیاترە ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی ئەوترێ ئیعتیکاف خۆشەویستەکانم ئیعتیکاف ئەوەیە بمێنیتەوە لە مزگەوتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەشەوی ئەخیر لەگەڵ ڕۆژەکانی ئەمایەوە لە مزگەوتە بەڵام عولەما ئەفەرمن هەرچەندێکیش بۆت بکرێ هەر ئەبێ ئینسان بۆ نمونە ئیسە تۆ ئیشت نییە لە بینی نیمەڕۆ عەسرە یان لە بینی عەسر و مەغریبە یان لە بینی مەغریب و عیشایە ئیشت نییە یعنی ئیشێکی وات نییە بڕیار بدە بڕۆ بۆ مزگەوت کە هاتی بۆ مزگەوتیش بۆ دەمەتەقێ نا بۆ یاریکردن بە مۆبایل نا هاتی یا قورئان بخوێنە یان نوێژ بکە طبعا ئەگەر مەجال نوێژە بێت لە بینی عەسر و مەغریبان نوێژ نییە ناتوانی نوێژ بکەیت ئەگەر مەجالت هەبوو نوێژ بکە یا قورئان بخوێنە یا ذکر بکە
ڕوو لە قیبلە بکە و دەستکە عیبادەت بینی خۆت و خوا تەصفیه حیساباتی خۆت بکە برینە ها ضرورە ئێمە ئاوا تۆزێ سەرداخین لە بەرامبەر خوای پەروەردگار و چاو بنوقێنین و بیرکەینەوە چیمان کردووە تەوبە لە چی بکەین پێویستە چیتر بکەین ئەمە ضرورە ئەم تەصفیه حیسابە زۆر زۆر ضرورە